بەجێرەی ئەوەی کەوا لەلایەن خانەوە دەکەوە کە ئاگدارکردنەوە کەوا شێوانی ڕۆژنامە نووس لەلایەن هێزێکی ئەمنیەوە لە ماڵەکەی خۆی ڕفێنراوە بە وتەکەی خۆیان کەوا شوێنی دیارێ لە کاتی ئێستا ئەمەش وەکو پارێزەر هەرستان بە وەرگرتنی ئەو کێسە و ڕێکاری یاسایەکان مەگرتە بەر بەڵام تا ئێستا نەمانتوانین شوێنەکەی دەستنیشان بکەین و نەمانزانیوە مادەی قانونەکەی چێکە لەسەری گیراوە و نازانین ئێستا کە باری گوزەرانی و لایەن باری تەندروستی چۆنە خۆمان دەزانین لەو کاتە مەترسیدارێکەوە ئەو ڤایرۆسە کوشندێ بە ڕۆژی هەرێمەکەمانی گرتووە تا ئێستا نازان بریکاردارم لە چه حاڵەتی تەندروستیدایە و ئەو دەجێکردنەی کە ئەوان باسی دەکەن تەواو پێچەوانەی یاسایە چونکە لە یاسا ئەگەر هاتوو کەسێک تۆمەتبار بوو بە هەر مادەیەک بێ دەبێت شوێنەکەی دیار بێ دوو ئەگەر هاتوو تۆمەتبار لێکۆنەوە لەگەڵ ئەنجام دەدەی پارێزەرەکەی مەوجود بێ یان دەبێت بەلایانی کەم خێزانەکەی و منداڵەکەی و دایک و باوک بزان لە شوێیە بەڵام تا ئێستا ئێمە ئەوەندە بەدەداچوون دەکەین لە ڕۆژی پێنجشەمەوە کە خۆی چاشەمە دەستگیر کرا و ڕۆژی پێشەمەوە بەدەداچوونمان کردو بە هیچ شێوەیەک زانیاریمان دەست ناکەوێت دەستگا ئەمنیەکان هیچ وەڵامێکیان نییە بەڵێ ئێمە پرسیارمان کردو هەروەها ڕێکخراوی CPA کەوا پرسیاری کردووە من خۆم لە پەیوەندی لەگەڵیان دابوومە لەگەر بریکاری وەزیر قسەیان کردووە پێی وتونەوە ئەنتی داواکەوە ڕۆژی یەکشەممە زانیاریتان دەینێ و لە کوێ و لە شوێنە بەڵام ئێستانەشینە نازانین وەکو من وەکو خۆم وەکو پارێزەری کاکشێوان بەڕاستی نازانم ئێستا شوێنی لە کوێ و شوێنە خۆی ئەخلیخوانەمە دوو حاڵەتمانی ئەگەر هاتوو کەسێک بڕیاری دەژیکردنی بۆ دەرچوو یان بڕیاری ئیستخدامکردنی بۆ دەرچوو ئەگە بڕیاری ئیستخدامکردنی بۆ دەرچوو ئەوە تەبلیغێک دەکرێتون لەلایەن ئەو شوێنێکە داوای کردووە دەستێن دەر ئەمان دەبێت و تەلێوە دەژیر ئەگەر هاتوو بڕیاری دەژیکردنیشی هەبوو بەڵام دەبێت تاوانەکەی بگوترێەوە دەبێت شوێنی دیار بێ و دەبێت پارێزەرەکەی بتوانین لە کاتی وەرگرتنی وتەکانی لێ موجود بێ بەڵام ئەمە چەندین کێسی ڕابردووە لەو کێسانە زۆر لە کێسەکانمان ئەوە دووبارە بووتەوە حاڵەتان دووبارەتەوە بەڕاستی ئێمە جارێک کێسمان هەیە بە 2 مانگ بە 3 مانگ نازان شوێنە لە چێندەرا یعنی ئێستا یەک لەو کێسانێک کە شێوانی ئێستا تا ئێستا لە ڕۆژی چاشەمەوە کەوا دەستگیر کراوە تا ئێستا من وەکو پارێزەرەکەی یان خانەوادەکەی نازان شوێنە چێندەرا یعنی بەڕاستی ئەوە پێچەوانەی یاسایە بە هیچ شێوێکی لە یاسا ئەو شتە جێ نابێتەوە بەڵام سەیرم پێ دەێتن چەندین حاڵەتی وە دووبارە دەبێتەوە حتا ئێستا کە داواکاری گشتی دەستەی مافی مرۆڤ و لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان نهاتینە سەرخەت و بێن جوابێکی دقیقمان پێ بدەن یعنی بەڕاستی ئێستا من ڕووی دەم لە بەڕێز کاک زیاد پترۆس دەستەی مافی مرۆڤ بابێتە سەرخەت شوێنی بریکاردارم دەستژام بکە بە جێرەی وتەی خانەوادەکەی کەوا ژیانی لە مەترسیدایە لەبەر خارتی چی چکە بە شێوازێکی زۆر ناتەبیعی بردراوە و لەبەر ئەو زروفەش کە لە کوردستاندا هەیە